لە پێناو ژەمێکی خواردن لەبەر هەتاوی گەرمی هاوین ئاهی تەمەنێک نەداری و ئازاری ناعەدالەتی هاتووە تا بە سونەتی قوربانی سفرەی خوانێکی ڕازاوی دەستکەوێت. مردین سوتاین بەخشینێک دەستی هاوکاری گەیشتووەتە هەموو کوچە و کۆڵانێکی ئەم وڵاتە و سفرەی ساردی نەدارانی گەرم کردووەتەوە. قوربانیکردن بووەتە پیشەی هەموو ساڵێکی. ئیسماعیل ئاسا ملیان بۆ قوربانی داوە. بە قوربانیکردنی دەیان سەراژەڵ لە ڕێگەی خێرخوازانەوە بە سەدان ماڵی هەژار و کەم دەرامەت و منداڵی بێسەرپەرشت بەسەر دەکەنەوە. دیارە ئەمە شەعیرەیەک و دروشمی دینەکەمان ئەم قوربانیکردنە ئێمە ژۆک و نەریتی ساڵانەی دەستگای بەخشین هەموو ساڵێک لە جەژنی قوربانە ئەم پرۆژەیە جێبەجێ ئەەکەین. سوپاسی خوای گەورەکەن ئەم ڕۆژ بە لە بەرچاوگرتنی ئەو قەیرانی کە لە کوردستانە هەیە. سوپاس بۆ خوای گەورە ئەمڕۆ توانی ومانەکە دووەم ڕۆژی جەژنە 100 سەری بچووک زیاتر لە 100 سەری بچووک و لەگەڵ 12 سەر ڕەشەوڵاق سەر ببڕین و پارچە پارچەی بکەین و بەو شوێنانەیەکەوە هەژار نشینن یاخود ئەو ماڵانەیە کە ناوەکانیان لامانەیان لای ئەم خوشکانن بەسەر ئەم هەژار و فەقیرانەیە دابەشیان بکەین. بەڵێ ئێمە کە ئەو بەڕێزەی یەد قوربانیەکەی بووەکەین پێش لەموشت پارەکەی لێ وەرەگین وەسڵێکی بۆ بڕین لە وەسڵەکەشە ئاماژەی پێەکەین خۆی چەند پشکی ئەوێتەوە پشکە معقولەکەی خۆی ئەینەوە ڕۆژی دواترێت پشتەکانی وەرئەگرێ و ئێمە کرۆ بەوەکی لێمەش بەم شێوەیە بەسەر فەقیر و هەژارە دابەشیەکەین. ئەو کاتەی نەداری تەنگی پێ هەڵدەچنێ و بەختی بێحاڵی ژیانی دەباتەوە بۆ خراپی حکومڕانی ئەم هەرێمە کێ لێی تێدەگا جگە لە دڵێکی بەخشەندە نەبێت. بەڵێ بەڵێ ئەرە وەڵڵای یەحنی لە هەموو حیزبە باڵا دەستەکان گەلێ باشترن لەم قەیرانە نەمەحاشان تاخیر کردووە جل و بەرگی هەتیوانە گۆشت هەموو پێداویستێک لە هەموو تنگانەیەگا لەگەڵمانن. یەحنی ئەوان سەیرەکەی نەبورجەی نەوتیان لەژێر دەستە نە هیچ شتێک گەلێ یەحنی بە قوربانیان بم. هین کۆمەڵ ئیسلامی بەخشین سۆمای چاوان یەحنی گەلێ چاوان لە فەقیرە زۆر بەڵێ لە حکومەت لە هەر هەمویان ئەمانەی وانەوتەکان لەژێر دەستە ئەوان چیا فەقیرە کەی فەقیریان لەبیرە ها کەی یەحنی ڕۆژە بەهین فەقیرەوە هاتن ئەم ئۆمەتە هەمووی مرد لە برسان لە سیای ئەوانەوە چیان بۆ ئێمە کرد ڕزقی ئەم فەقیر و هەژاران هەمووی برد. خوشکانی ئیسلامی کە ئاوێتەی کۆمەلگان باشتر دەتوانن ئەو خێزانانە دەستنیشان بکەن کە لەلایەکەوە سفرەی جەژنیان بەتاڵە و لەلایەکی ترەوە بێسەرپەرشتن بۆ ئەوەی لە ڕێگەی بەخشینەوە چرای ماڵیان ڕووناک و سفرەی خوانیان ڕازاوە بکەنەوە. وەکو سۆمای چاوان بەدەر لە خوشکان کە ئەمڕۆ 300 خانەوادەیان بەسەر کردەوە بە پێدانی گۆشتی قوربانی بەسەر ئەو خانەوادانە ئێمە وەکو سۆمای چاوان 100 خانەوادەی بێواوکمان بەسەر کردەوە کە گۆشتی قوربانی مانیاوە بە یەک بەیەکی ئەو خانەوادانە وەکو سۆمای چاوان. دەستگای خێرخوازی بەخشین ماوەی چەندین ساڵە پرۆژەی قوربانیکردنی لە جەژنی پیرۆزی قوربان ڕادەگەیەنێت و لە ڕێگەی خێرخوازانەوە دەتوانێت بە سەدان خێزانی هەژار و کەم دەرامەت بەسەر بکاتەوە و سونەتی گەورەی قوربانیکردنیش بە زیندویی بهێڵێتەوە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.